ولی تماشاوانیجا البته سردان محمد شاه سودانی سرک وزیر عراق جوب امریکا د توقیت که جداتر د سردمه که جداتر بوده. محمد به هفتم هشتم سرک وزیر عراق پشتی 2003 بردام سردان امریکا دکن. لی لگور نوچگانه و کل امریکا شپاندی جیاواز لامو سرک وزیرین بره سودانی باوی که جدیتر برفرهتر هاتا پیشوازی کرن و بگمان کومه که بابتو توارنگری جدگلان بحث کرن. برئيس مشاجع تميمي شارزاي سياسي لبغداد قلمه برئيس تميمي دماتا باش به اجي دي چارچوبه سردان السوداني دا جبو واشنطن بحث چارچوبه استراتيجيك و بابتو پرسين آبوري جهات كرن بديدناتا لسر عرض زوزا مدر انجامان بينين گلو نعم بەڵێ زۆر سوپاس بۆیەوە بەڵێ بێگومان ڕوونا کەەوە ئاڵنگاری هەیە لە بەردەم پرۆسی سیاسی لە عراق و دەوڵەتی عراقی بە شێوەیەکی گشتی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە هەژاری و بێکاری و کە لە عراق بەربڵاوە بۆیە بەڕێز سەرۆک وەزیران حکوومەتی فدرالی ئەو ئاستەنگانەی کەەوە هەن بەڕاستی ئاستەنجی ئابووری لە داهاتوودا ڕۆبەڕووی عراق دەبنەوە بە تایبەت لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوانی عراق کە گەیشتۆتە زیاتر لە 45 میلیۆن کەس کە زۆرینیان پشت بە دەوڵەت دەبەستن لە بابەتی موچە بۆیە دەوڵەتی عراق گەیشتۆتە قۆناغی زۆر مەترسیدار لە بابەتی کوتێنانی بودجە لە بودجەی 2024 کوتێنان گەیشتۆتە نزیکەی 80 تریلیۆن دیناری عراقی بۆیە ئەو باوەڕێک دروست بووە کە پێویستە خەرجیەکان کەم بکرێنەوە و بەرهێنان لە عراق زیاد بکرێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەوڵەتێکی بەهێزە توانایەکی زۆری هەیە کە دەتوانێت زۆرێک لە کێشەکانی عراق چارەسەر بکات بۆیە سەردانەکەی سودانی لە کرۆکی سەردانەکەدا سەردانێکی ئابووری بوو بۆ بابەتی تاوتێرکردنی دەرفەتەکانی وەبەرهێنان بوو ئەمریکا توانێت زۆر کێشەی عراق چارەسەر بکات پێ دوایە ئەم سەردانە خزمەت بە عراق بکات نعم بالتأكيد بەڵێ بە دڵنیاییەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو هێزە گەورەی جیهانە کە ئەو تەنها دەوڵەتێکی ئاسایی نییە بەڵکو سیستەمێکی نێودەوڵەتی گەورەیە 180 دەوڵەت لەژێر چی لەژێر ئاڵایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادان بۆیە ئەگەر هاتوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێوێت هەر سزای هەر دەوڵەتێک بداتە ئەوە ئەو دەوڵەتە دادەڕوخێت وەکو دەبینی لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا هەن کە دژمنایەتیان ئەمریکان ڕاگەاندووە بۆیە پێمان وایە کەوا عێراق دەیەوێت لە ئەمریکا هاوکاری و پاڵپشتی زیاتری بکات لە بکەتی وەبەرهێنان بە تایبەت وەبەرهێنانی غاز چونکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت لە حکوومەتی فیدرالی چی دەیەوێت دەیەوێت وەبەرهێنانی زیاتر لە وەبەرهێنانی غازدا بکات و ئەو کورتهێنانە پڕ بکاتەوە واز لە هاوردەکردنی غاز بهێنێت لە هەمان کاتدا بێگومان حکوومەتی عراق دەستی بەم هەنگاوە کردووە لە ناوچەکانی ناوڕاست و باشووری عراق ئێکێ شوان پرسیندن کو لە ئەمریکا بەحث سەراتیەکردن مجارا شاندنا نەفتا هەرێما کوردستانیە بێسەدەما نەشاندنا نەفتا هەرێما کوردستانê Iraqê pêtirî 6 milyar dolaran zarar kiriye kewata gel û dibî çarçovî da yanî êdî nafta herêma Kurdistanê dibête şand bidîn nate li Washington rêkeftina konkrêtî seratiyê kirin عێراق پشت بە ڕۆڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبەستێت بۆ فشارکردنە سەر لە تورکیا بۆ گەیشتنمە چارەسەر پێمان وایە کە چارەسەرێک هەیە دوای سبەی ڕۆژی دووشەممەی واتە دوو سبەی با بڵێن سەردانێکی گرنگی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ عێراق دەبێت پێم وایە یەکێک لە پرسەکان کە تاوتوێ دەکرێت و چارەسەری بۆ دەدۆزرێتەوە پرسی دووبارە دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە لە ڕێگەی ئەو بۆڕی بۆ تورکیا بۆ بەندەری جەیهانی تورکیەوە بۆیە پێم وایە ئەم پرسە
توفر ئەم لأزمة واجهت إقليم كردستان والحكومة الاتحادية. ئەم پرسە چارەسەرێکی بۆ دەدۆزرێتەوە لە نێوان هەردوولادا، بۆیە ئێمە ئێستا لە سەروبەندی چارەسەرکردنی ئەو کێشەیەدان. بێگومان ئەمریکا دەتوانێت فشار لە تورکیاش بکات لە بابەتی و پرسی ئاو وشکە ساڵی کە عێراق کێشەی بۆ دروست بە لە ئەنجامی دروستکردنی بەنداوەکانی تورکیا و ئێرانەوە. زۆر باشە بەڕێستەمیمی پێتان وایە ئەو کە ئیسە گرفتە باسی لێوە کرێتەوەیە کە بەڕێز سوودانی گرفتی بۆ دروست نەکرێ، یعنی گرفت لە بەردەم ئەو خواست و ویستانی کە هەیەی بۆ چاکسازی ئەو پاڵپشتیانی ئەمریکا کەیکات بۆی کە چاکسازی بکات لە عێراق دروست نەکرێ. پێتان وایە هیچ گرفتێکی بۆ دروست بکرێ، هیچ بربەستێکی لە ناو عێراقدا بۆ دروست بکرێ؟ يعني واضح انه هناك زۆر ڕوونە بەڕاستی کێشەی زۆر هەن لە نێو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کەوا هەردوو پارتی سەرەکی لە هەرێمی کوردستانی تێدا هەرو پارتەکانی دیکەش هەروەها ناکۆچی زۆر ڕوون و ئاشکرا هەیە لە لێوان بەشێک لە لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی و لایەنەکانی دیکەش. بەڵام خاڵی ئەرێنی لێرەدا ئەوەیە کە سەرۆکوەزیران سوودانی دەیەوێت پێداگرە لەسەر چارەسەرکردنی کێشەکان، بۆیە هەمیشە سەرکردایەتی و پارتی دیموکراتی کوردستان لە پێشێمەی هەمویانەوە بەڕێز سەرۆک بارزانی لەم بابەتەدا کۆششی زیاتر بکەن لە نێو خۆیاندا و پاڵپشتی زیاتری بۆ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بۆ لابردنی ئەو ئاستەنگانەی هەن لە نێوان هەولێر و بەغدادا. بۆیە وەکو دەزانن کە کێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر کراوە تاوەکو پرۆسەی ئەو پرۆسەی کە ناونراوە تەوتین تاوا دەکرێت، کەواتە سەرۆکوەزیران دەیەوێت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی چارەسەر بکات. بله بەڕێستەمیمی سەرۆکوەزیرên hayên Iraqê bi kesekê siyasiyekî pragmatîst tê hesibandin û bi kesekî meqbûl li cem hemû pêkhatên Iraqê tê hesibandin. Ewa ku beylî em rojane bêguman dişopînîn siyasetekî hevsankê di nava hemû pêkhatan da. Kewata eger ev siyaseta berdam berêgirî lê nehête kirin dîdna te Iraq derbasî qunaxeke baştir nabît gelo? کێشەکان لە نێوان لایەنە سیاسیەکاندا و کێشەکانی سیستەمی سیاسی لە عێراقدا کێشەن دەتوانین بڵێن بەڕاستی ئالۆز و سەختن و کێشەن بەڕاستی نوێنین، کێشەکان کۆنن و چارەسەرەکان پێویستیان بە چیە؟ چارەسەرەکان پێویستیان بە چارەسەری قورس و سەخت هەیە لە ئەمانکاتدا. بۆیە پێمان وایە کە سەرۆکوەزیران دەیەوێت کەوا کێشەکان بگاتە چارەسەرێکی ڕیشەیی بۆ کێشەکان بە تایبەت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی داڕشتنی یاسای نەوت و گاز کە چارەسەرێکی ڕیشەیی دەدۆزێتەوە بۆ کێشەیەکە چەندین ساڵە بەردەوامە. بەڕاستی چارەسەرەکان تەنیا بەدەست سەرۆکوەزیران نییە، بەڵکو بەدەست هێز و لایەنە سیاسەکانیشە لە هەمان کاتداگەر هاتوو نەتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن، کەواتە ئێمە بەڕاستی دەتوانین بڵێن هەنگاو دەنێن بەرەو حکوومەتێکی دیکە کە ڕەوتی سەدریش بەشداری بکە کە ڕەوتی سەدر بەڕاستی دیدگاشی دیکەی هەیە کە زیاتر دڵنیاییە بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڕێز مجاش عەتەمیمی شارەزای سیاسی لە بەغدادەوە لەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی وەڕێستان.